هەڵبەتە لە هەرێمی کوردستانی یەکێک لە ڕێگریە گەورەکانی بەرزکردنەوەی دەنگی مەدەنی دەنگی ناڕەزایی ئەوەیە کە چالاکوانان یاخود ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی هەڕەشە یاخود دەستگیرکردنە بنەوە زۆرجار مەوادیان مادە قانونیەکانیان بۆ گۆڕانکاری ئەکرێ بۆ دەستگیرکردن یاخود سزادانیان ئەمە وای کردووە کە ڕاستە بەشێک لە چالاکوانان یان ڕۆژنامەنووسان لە کارەکانیان دوورکەوتونەتەوە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە سارد ببنەوە لە کارەکانیان دەستگیرکردنی چالاکوانان یەکێکە لە ڕەفتارە نەشیاوەکان کە دژ بە پرەنسیپەکانی مافی مرۆڤ پرەنسیپەکانی کارکردن و یاسا کارپێکراوەکانەکە لە هەرێمی کوردستان هەیە و هەر لایەنێک یاخود دەسەڵاتێکی سیاسی ئەم کارە بکات کەواتە دژ بە پرەنسیپەکانی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕینە کە بۆ هەمووان هەموارکراوە فراهەمکراوە بە پەیماننامە نێودەوڵاتیەکانیش پێویستە یەکدەنگی مەرج نییە تەنها ژنان و پیاوانی ئازادی خواست بەیەکەوە یەکدەنگ بن لەوەی کە هەر ڕۆژنامەنووسێک یاخود هەر چالاکوانێک دەستگیر بکرێ بە شێوەیە سەرەتا بێ ڕەفتارێکی شیایی بەرامبەر بکرێ لە ئەو شوێنەی دەستگیرکراوە وای ئەو یاسایی کە پێی دەستگیرکراوە و ڕێوشوێنەی پێی دەستگیرکراوە بێ یاسایی بێ و ئەبێ چاوپێکەوتنی لەگەڵا بکرێ مەودای ئەوە هەبێت کە کار بۆ ئازادکردنی بکرێ.